محمد بوزيما. شو؟ من ناوم روف عمر همزەیە کاگەی بەفرم لە سۆراندا مەزاندووە لە ساڵی 2000ەوە هەتا ئێستا 23 ساڵ دەکات. ئەو کاتێک کارگەی بەفرماندا مەزران نزیکەی 7 کارگەی بەفر لە سۆران هەبوو، بەمەوە 7 کارگە بوو. دوایە بەرەبەرەکە وازی کارەبای باش بوو، کارەکان وردەوەرە داخرا، بەس ئەمە بەتەنیا ماینەوە لە سنووری داری سەربەخۆی سۆران تاکە کارگەی ماینەوە. کارگەی بەفریش وەکو پێکهاتە لە 7 بەشی سەرەکی پێک دێ: کۆیلی سارد، کۆیلی گەرم، کۆمپرێسەر، حەوز، قالب، قەلاب و مێز، ئەوەی کە ژووردەواڵەکانی خۆیەتی. هەر قالبێک بەفر پێویستی بە 20 لیتر ئاوەکەشمان بیری ارتیوازیە بەکاری دێنین. کارگەی بەفریش وەکو سەلاجێکی گەورەوەیە 24 ساعت پێویستی بە کارەبایە، کارەبای لێ بڕێ ئینتاجەکەت دوا دەکەوێت. وەکو ئینتاجی کارەکەمان 600 قالبە، ڕۆژانی اعتیادی 350 قالب سەرف دەبێت، بەڵام ڕۆژانی پێنجشەمە و جومعە بە تەواوەتی سەرف دەبێت. لە ئیدارەی سەربەخۆی سۆران، دام و دەستگاکانی ئیداری سەربەخۆی سۆران هەر هەمویان باشن، لەگەڵمان پاڵپشتی تەوامان دەکەن، تەنیا نوقسانی ڕێگاوبانمان هەیە، ڕێگاوبانەکەمان چاک نییە. داوا لە سەرۆکی شارەوانی دەکەین ڕێگاوبانەکەمان بۆ چاکە بۆ کاریکەمان، چونکە ڕۆژانە هاوڵاتێکی زۆر ڕوو لێرە دەکەن، وەکو ژیان نزیکەی ژیانی 15 تا 20 عایلە لەسەر و کارگەیە کە بەفر دەفرۆشن و پارە وەردەگرن لە خەڵکی ژیانیان لەسەرێتی. ئەوانی کە ڕۆژانە دەبن بە زۆری بەفر فرۆشن، بەفری لە ناو بازار دەفرۆشن، لە خەلیفان، لە سۆران، لە چۆمان، لە ڕەواندز، ئەوانە هەموو بەفر فرۆشن، بەفری لێر دەبن، بەفری دەفرۆشن، ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان لەسەر ئێرەیە. ئەوەی کەش دێتە ناو کارگەیەوە وەکو بخۆتان تیدان ماست فرۆشن، قەسابن، ئەوانە دەستنە کوێستانان بەفرەکەی بۆ کوێستانان دەبن لەگە خۆیان بۆی ماست شتەکان تێک نەچێت. ئەگەر حوزەکەمان کامل ئاو بیت و هیچ بەفری تێدا نەبێ بە 24 ساعتی ئەبیتە بەفر. ئەگەر بەفریشی تێدا بێ ئەوە بە کەمتر نزیکە 16 ساعت 18 ساعت بەفرەکەمان حازر ئەبیتن. حازربوونی بەفرەکەشمان بەهۆی ئەو ئاوەیە کە لە دەورەی قالبەکانە سوڕێ، ئەوە پێی ئەڵێن خوێواو، بە زەبری ئەو خوێواوی و زەبری سەلاجەکان بەفرەکەمان چاکە بیتن. حەسەب بازارە، پێنجشەمانە جومعان بازارمان زۆر باشە، ئەو کاتی بەفرمان زۆر سەرفەبی، بەڵام ڕۆژەکانی دیکە بەو شێوەی نییە. بەفرمان زۆر کەم سەرفەبیتن، هەموو حوزەکەمان 600 قالبە. بەفرەکەی کە ئەدەینە ئەو فرۆشیارانەی کە دێن لە کنەمە بەفرەکەی بن، نرخی بە 1500 ئەوانش لە بازاری لەخواان تۆزە قازان زێکەن و بە 2500 یان 3000 ئەی فرۆشنەوە، و لە ناو معمەلیش لە کنەمە قالب دانەدانا بە 2000. بەڵام بۆ فرۆشیارەکان جودایە جملەیە چونچی ئەوان بە 1500 ئەبن.